خۆی ئەم یاسایە پێش هەر شتێک یاساییکردنی تاوانکاری بەرامبەر بە مناڵان ئەمە ئیتر یاسایی بۆ تۆ، بەڵام ئەوەکە چەندێک فەرز دەبێ بەسەر موجتەماع و ئەبێتە نۆرمێک شتێکی بای بنە ئەو کۆمەلگا و کاری پێکرێ مەربوطی بە ڕاوەستانەوەی خەڵکن پەیوەندی بە ڕاوەستانەوەی خەڵکە بەرامبەری بەڕاست ئەو شتێک کە ئەڵێن خەڵکێک ناڕەزایەتی بەرامبەری هەیە قوبوڵی ناکات چییەکە لێرە بەدۆ چۆن بەرامبەر ئەم مەسەلەی ڕفتارەکە ئەگەر نا ئەوان یاساکەیان دەرکردووە یاساکە پێش یاساکەش وەکو وتم بە پێی یاسای خۆیان نزیک بە 2 ملیۆن کەس هەیە کە یانی خواردەمەنی فەیمونیکە 700 GDP پێکراوە بەڵام ئەمە ئەگەر پیادە بکرێت زیادەکەەوە قۆتەبن دادگاکان وەختە نەتوانێ خان بن وڵێ مە شتێکی نایاساییمان نەکردووە بەڵام ئەگەر خەڵک لە بەرامبەری بوەستێتەوە توانی پێشی پێ بگرێت ئەگەر نا سەر کۆمارێک دانیشتووە ئاخر تۆ وەکو کارتۆنێک دانراوی بەدەیە ئەوە شتێک بێ نەبێت ڕەمزی دی ئیمزای چێکەی تۆ ئەکرا ئەگەر یەک زەرە شەرافەتی ئەوتیا وە کە مناڵ نابێت زەواجی پێ بکرێ وە بڕوای منە بۆ ئیمزای نەکردایە